ئاواز ئیسماعیل چالاکوانی شد ئێمە وەکو ژنانی دەبەری ڕاپەڕین ئەو هێرشە تیرۆریستی و نامرۆڤانە محکوم و ڕسوا دەکەین کە کرایە سەر ڕۆژنامەنووسی ئازا گوێ لە سلێمانی. بۆیە ئێمە وەکو ژنانی ڕاپەڕین و چالاکوانانی ڕاپەڕین لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی لە ماڵە بەڕێزەکانیان دەکەین و هەروەها لە شخصی ئەواندا هەموو شەهیدانی کوردستان و شەهیدانی ئازادی بەبێت دەهێنینەوە و شیفای زوو ئینشاءالله بۆ بریندارە بەڕێزەکە دەخوازین. ئێمە وەکو ژنان ناڕازی و ناڕازیبوونی خۆمان دەردەبڕین بەرامبەر ئەو کارە قێزەونەوە ئەو کارە تیرۆریستە کە کرا بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ئازاد. ڕوون و ئاشکرایە کە دەوڵەتی فاشیستی تورکیا بە سەرۆکاتی ئەردۆغان داگیرکاری دەست پێ کردووە. ئەو داگیرکارە ئەو ڕۆنیە چەندین ساڵە دەستی پێ کردووە، بەڵام لە ئەم ساڵدا و لەو ماوەیەدا زۆر دژوارتر و زۆر خۆتری کردوێتەوە. بۆیە ئێمە وەکو گەلی کورد هەرچ ڕەنگێک بین، هەرچ لایەنێک بین، پێویستە ئەمە لەو مەترسیە تێ بگەین کە ئەو مەترسیە زۆر لەوە گەورەترە کە دیارە. و هەروەها ڕوویدەمم لە حکومەتی عێراقا لێرەوە پێویستە حکومەتی عێراق نەکەوێتە ناو پلانی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە. ئەگەر دەوڵەتی داگیرکەری تورکیا بە پلانی ئەوەی بڵێ من ئاو دەدەمە عێراق، ئەوە ئاوی کوردانە. ئەگەر ئێمە ببینە جیرانی عێراقەوە باشترین جیران دەبین بۆ عێراق و بۆ عەرەب و لەبەرەوەی ئێمە فکر و فەلسەفەیەکمان هەڵگرتووە، فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ کۆنفیدرالیزمی دیموکراتی بێتەوە ژیانی گەلانە. لەبەر ئەوە پێویستە کاربەدەستانی دەوڵەتی عێراق، کاربەدەستانی حکومەتی عێراق لەو مەترسیە باش تێ بگەن کە دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەو داگیرکارە تەنها بۆ سەر باشووری کوردستانیە، بەڵکو دەیەوێ مووسڵ و هەروەها مووسڵ و هەروەها دەشتی نینەوە داگیر بکات و خاکی ژێردەستی خۆی بەرفراوانتر بکات. لە مێژوو ئەوەش سەلماندوویەتی کە هەر شوێنێک جێگایە کە دەوڵەتی تورکیا داگیری بکات ئەوە بەجێ ناهێڵێت و دەیلیکێنێ بە خاکی خۆیەوە. بۆیە ئێمە وەکو گەلی باشووری کوردستان و بە تایبەتتر ژنان پێویستە لەو هێرشەی کە کرایە سەر ئەو دوو ڕۆژنامەنووسە لەوە تێ بگەین کە دەوڵەتی فاشیستی تورکیا هەموو کەسێکی ئازادی خواست، هەموو کەسێکی دوێر دەکاتە ئامانج. بۆیە ئێمە پێویستە بەرەنگاری ئەو داگیرکارە ببینەوە، بەرەنگاری ئەو ناحەقی و ناڕەوایە ببینەوە کە دەگرێتە سەرگەلی ئێمە لە باشووری کوردستان. لێرەوە من دەستخۆشی و سپاسی گەری لە قارەمانەکان دەکەین کە چەندین مانگە لە شەڕێکی زۆر سەختدان، پێشترش هەر لە بەرگریدا بوون، هەر لە شەڕدا بوون، بەڵام ئەو چەندین مانگە لە شەڕێکی زۆر سەخت و دوێرانەداین. لەبەرەوە لێرەوە پێیان دەڵێم ئەوان بۆ مێژوو سەلماندیان کە ئەوان بەرگریکارن، ئەوان وڵات پارێزن، ئەوان ئینسانی خوازن، ئەو شەڕەی ئەو بەرگرەی ئەوان ئەو ڕۆدەیکەن بەرگرێ لە مافی ئێمە، لە ناسنامەی ئێمە، لە ناسنامەی گەلێک. بۆیە پێویستە ئێمە وەکو ژنانی دەبەری ڕاپەڕین لەو مەترسیانە تێ بگەین کە چۆن داعش هات هێرشی کرد و ڕەحمی بە هیچ کەسێک نەکرد و ژنانی کردە کۆی لەو و لە بازارەکان فرۆشران و ئێستا ژنانی ئێزیدی لە بازارەکان دەفرۆشرێن. بۆی ئێمەش ئەوەمان بەسەرنەیە پێویستە دەنگی خۆمان هەڵبڕین، پێویستە ناڕزایەتی دەربڕین، پێویستە شان بە شانی گەری لە قارەمانەکان دەنگی خۆمان هەڵبڕین و قارەمانانە دژی ئەو داگیرکاریە بوەستینەوە.